دووبارە سڵاوتان لێبێتەوە فەرمونون لەگەڵ گەشتێکی نوێی هەواڵەکان. سەرەتاش دەچینە لای سەردێڕەکان. بەیانی ئەمڕۆ هەوڵەتیانی هەرێمی کوردستان نوێژی جژنیان بە کۆمەڵ ئەنجامدا. مامۆسایانی ئاینیش داوا دەکەن بەرپرسان ئاشتەوایی ڕابگەێنن. جیاواز لە ساڵانی پێشوو زۆرینەی موسڵمانانی جیهان لە یەک ڕۆژە جەژنی ڕەمەزانیان ئەنجامدا و تاران و ڕێازیش پەیامی خۆیان ئاڕاستەی جیهان کرد. ئەمیری کۆمەڵی ئیسلامی پیرۆزبای جەژن لە موسڵمانان دەکات، داواش لەلایەنە سیاسەکان دەکات دەرفەتی جەژن پۆزێنەوە بۆ چارەسەری کێشەکان. لە کەرکووک هاوڵاتیان جژنێکی ئارامیان بەڕێکرد و هاوکات هێزەکانی ئاسایی شەوی ڕابردوو باندێکی داعشیان دەستگیر کرد کە بەنیاز بوون تەقینەوە لە مزگەوتەکانی کەرکووک ئەنجام بدەن. بەناوی بەڕێوەبەرەتی تۆڕی میدیای کۆمەڵ و کەناڵی ئاسمانی پەیامەوە پیرۆزبای جەژنی ڕەمەزان لە تەواوی موسڵمانان دەکەین و هیوادارین خۆی گەورە عیبادەت و تاعەتی هەموو لایەک قبول بکات و جژنی ڕەمەزانیش بکاتە وێزگەی هێمنی و ئاشتی کۆمەڵایەتی و سیاسی لە هەرێمی کوردستان. مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان بە بۆنەی هاتنەوەی جژنی پیرۆزی ڕەمەزانە و پیرۆزبایەکی گەرم ئاڕاستەی سەرجەم موسڵمانانی هەرێمی کوردستان دەکات، هاوکات ئاماژە بە دۆخی ئێستای هەرێم دەکات و دەڵێت پێویستە دەرفەتی جژن بقۆزرێتەوە بۆ هەنگاونان بەرەو چارەسەری کێشەکان و گەڕانەوەی تەبایی و متمانی نێوانمان. بەو پێی مەرج نییە ئەوەی ئێستا بۆمان دەکرێت دواتر بکرێت. ئەمەش دەقی پەیامەکەی ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستانە. زۆرینەی وڵاتانی عەرەبی و ئیسلامی ئەمساڵ لە یەک ڕۆژدا پێشوازیان لە جەژنی ڕەمەزان کرد. ڕۆژی ڕابردوو زۆرینەی زۆری وڵاتانی ئیسلامی و عەرەبی کۆتایی بە مانگی ڕەمەزانی پیرۆز هێنا و ئەم ڕۆژ بە هاوبەشی پێشوازیان لە یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزان کرد. ئەمە لە کاتێکدا لە ئێستا بەشێکی بەرچاو لە ئومەتی ئیسلامی لە دۆخی شەڕ و نائارامی گەماروی ئابووریدا جەژن بەسەر دەبن. عێراقیش لەگەڵ ئەوەی تەقیدەوەی خوێناویەکەی چەند ڕۆژی ڕابردووی ناوچەی کەڕادەی بەغدای پایتەخت خۆشی جژنی تێکدا، بەڵام دوای چەند ساڵ ئەم ساڵ کورد و عەرەب و شوێنەکەوتوانی هەردوو مەزهەبی سوننە و شیعە لە یەک ڕۆژدا نوێژ و مەراسیمەکانی جەژنیان ئەنجامدا. کۆماری ئیسلامی ئێرانیش کە ساڵێن ڕابردوو ڕۆژێک دوای وڵاتانی عەرەبی و ئیسلامی جەژنی دەکرد، ئەم ساڵ بە هەمان شێوە لەگەڵ وڵاتانی عەرەبی و ئیسلامی بەشداری جەژنی کرد. پێشتریش ڕاگەیەنرا سعودیە و قەتەر و ئیمارات و کوێت و بەحرین و فەڵەستین و ئوردون و لوبنان و میسر و یەمەن و سۆدان و سۆریا و مالیزیا و ئەندەنوسیا و دیوانی وەقفی سونی عێراقی و هەرێمی کوردستانیش ئەمڕۆیان بە یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆز دیاری کرد.
بەڵە بەڕێزان ئێستاش دەچینە لای ئازاد ئۆمراوی لە سۆرانەوە ڕاستەوخۆ لەگەڵمانەیە. ئازاد سڵاوت لێبێت، جژنیشی پیرۆز بێت. میران سڵاو لە خۆش بێت و جژنی تۆش پیرۆز بێوە، جژنی بەڕێوەبەری کەناڵی ئاسمانی پێیام و سەرجەم کارمەندانیش پیرۆز بێتن. بڵێ بارودۆخی هاوڵاتیان و جموجۆڵی هاوڵاتیان چۆنە لە یەکەم ڕۆژی جژنی ڕەمەزانی پیرۆزدا؟ بەڵێ میران دیارە هاوڵاتیان لەگەڵ هاتنی بەرەبەیان ڕوویان کردا بکەوتەکان بۆ بەجێگەاندنی سونەتی نوێژی جژن و دوای تەوابوونی نوێژی جژنیش تەوقە و دەستەملانە یەکتریان کردووە، گردن ئازادیان لە یەکتر کرد. دیارە لە سۆران هاوڵاتیان هەر وەکو ساڵانی ڕابردوو بە گەرموگوڕی سەردانی یەکتر دەکەن و جژنە پیرۆزە ئاراستەی یەکتر دەکەن. بەڵێ ئەم قەیرانی دارایی و سیاسیە کاریگەری هەبووە لەسەر هاوڵاتیان لە سۆران لە یەکەم ڕۆژی جەژندا یاخود پێش جەژن؟ وەڵە بێگومان دیارە و قەیرانە داراییە هەروەک کاریگەری بۆ شوێنەکانی تر هەبوو، بۆ قەزای سۆرانیش کاریگەری لەسەر هاوڵاتیان هەبوو، بەڵام ئەم قەیرانە بە شێوەیەکی گشتی وای نەکردوەوە هاوڵاتیان لەسەر جژن سار ببنەوە سەردان یەکتر نەکەن. ئازاد بەڕێوەبەرایەتی هاتوچۆ و دەستگا ئەمنیەکان و فەرمانگە تەندروستیەکان، فەرمانگە خزمەتگوزارەکان بە شێوەیەکی گشتی چۆن خۆیان ئامادە کردووە بۆ جژنی ڕەمەزان؟ بەڵێ دیارە دەستگا ئەمنیەکان و بەرگری شارستانی و هاتوچۆ بەر لە جەژن ئەوان پلانی خۆیان بۆ ڕۆژانی جەژن ڕاگەیاندووە، بەپێی ئەو پلانی کەوا ڕاگەیاندووە ئەوان لە ئامادە باشیدان. بەڵێ ئازاد ئەگەر هەواڵی ئەوەمان بێتێ لە سنوورەکانی هەرێمی کوردستان لەگەڵ هاو سنوورەکانی لە سیدەکان و لە حاجی ئۆمران هیچ هەواڵێکی نوێ هەیە، هیچ بارودۆخی ئەو گوندانە چۆنە لەم کاتەدا؟ بەڵێ دیارە و گوندانە بەر لە جەژن لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە تۆباران کران، دیارە حاڵەتێکی ناخۆش بوو بۆ گوندنشینانەوە لە حاڵەتێکی دەرونی ناخۆشدا بوون. ئەمەش ڕەنگە کاریگەری بۆ ئەوان بۆ جەژن هەبوو بێتن بەپێی چەند زانیاریەکیش کە پێمان گەیشتووە لە سەیمانگەوە لە حاجی ئۆمەران چەند ڕانمەڕێکی هاوڵاتیان لەلایەن پاسدارانی کۆماری ئیسلامی ئێرانەوە دەست بەسەرکراون و تا کوێستان و پێش بڵێن پێیان نەدراونەتەوە. و دەمەوێتن ئەوەش باز بکەم کەوا بەپێی ئەو لێدوانەی ئێمە لە گەشت و گوزاری سۆران وەرمان گەشتووە لە هەزای سۆران بە حکمی ئەوەی کەوا ناوچەیەکی گەشتیاریە و ناوچەی گەشتیاری زۆری هەیە لەم دەبەرە، خەڵکانێکی زۆر لە خواروی عێراق ڕوویان لەم دەبەرە کردووە. بەڕێوەبەری گەشت و گوزاری سۆران پێی ڕاگەیاندین کەوا ئەو ناوچە گەشتیاریەکان ئەو شوێنانەی کەوا بۆ حەوانەوەی گەشتیاران دانراون شوێنەکانیان پڕ بووە لە گەشتیار وە لە ڕۆژانی داهاتووش گەشتیارانێکی زۆر ڕوو لەم سنوورە دەکەن. بەڵێ دەستگاکانی فەرمانگەکانی سۆران لە ئامادە باشیان بۆ پێشوازیکردن لەم گەشتیارانە چ لە هەرێمی کوردستان بێت لە چێ لە ناوچەکانی تری عێراق بێت؟ بەڵێ هەروەک خۆیان ئاماژەیان پێدا بەڕێوەبەری گەشت و گوزاری سۆران گوتی ئێمە لە ئامادەکاری داینەوە لە ئامادە باشیدا پێشوازی لە گەشتیارانی شارەکانی کوردستان و خواروی عێراق دەکەن. ئازاد چ دیمەنێک بینیوە ئەمڕۆ کە دەتەوێت باسی لێوە بکەی لەبارەی هاوڵاتیان لە یەکەم ڕۆژی جەژندا لە ڕووی گەشتیاریەوە لە ڕووی حاڵەتێکی نەخوازرا و ڕووی نەداوە لە سۆراندا؟ باز بۆخوا حاڵەتی نەخوازرا و ڕووی نەداوە لە قەزای سۆران، بەڵام ئەوەی من بە بەرچاوی خۆم کەوتەوە ئەوەی لێدوانم لە هاوڵاتیان وەرگرتووە لە کاتی ڕاپۆرت ئامادەکردن. هاوڵاتیان باس لەوە دەکەن کەوا ئازادی زیاتر فەراهم بکرێت لە هەرێمی کوردستان و ئەو ئەندامانەی کۆمەڵ ئیسلامی کەوا بەناحەق ئێستا دەستگیر کراون و لە جەژندا لە سزندان داوای ئازادکردنی ئەم ئەندامانەی کۆمەڵ ئیسلامی دەکەن. بەڵێ زۆر سپاس بۆ ئازاد ئۆمراوی کە لە سۆران و لەگەڵمان بوو، سپاس بۆ ڕوونکردنەوەکانە. ئێستاش دەچینە لای ڕامیار لە شاری کۆی خۆشەویستەوە ڕاستەوخۆ لەگەڵماندایە. ڕامیار سڵاوت دێبێ و جەژنی ڕەمەزانیشی پیرۆز بێت. سڵاوی خوا لە ئێوە و لە تەواوی کارمەندانی کەناڵی ئاسمانی پێیام و جەژنی تۆ پیرۆزە میرانگیان، هەروەها جەژنی تەواوی کارمەندانی کەناڵی ئاسمانی پێیام پیرۆز بێت. بەڵێ
ڕامیار دانیشتوانی کۆیە لە یەکەم ڕۆژی جەژندا چ باسێک هەیە لایەن و چۆن ئەم جەژنیان کە یەکەم ڕۆژ دەست پێ کردووە چۆن جەژنیان دەست پێ کردووە و بارودۆخی گشتی کۆیە چۆنە؟ وەکو سەرجەم شار و شارەشکانی تری هەرێمی کوردستان ئەمڕۆ بە شێوەیەکی ئاسایی جەژنی ڕەمەزانی پیرۆز لە شاری کۆیە بەڕێوە چوو. نیگەرانی خەڵک ئەوەیە ئەم بارودۆخە نەخوازراوی کە ئەمڕۆ ڕووی لە هەرێمی کوردستان کردووە بەڕاستی بێتاقەت و نیگەرانی کردوون. باقی شتێکی وا نەگوزراوە لە کۆیە تەنها ئەوەی کە خەڵک بە شێوەیەکی ئاسایی جەژنە پیرۆزە دەکات. بەڵێ ڕامیار دیارە ڕامیار لەسەر هێڵ نەماوە پەیوەندەکەی پچراوە دوای دەگەڕێنەوە لای ڕامیار. بەڵێ بەردەوام دەبین لە هەواڵەکانمان. بەیانی ئەمڕۆ هاوڵاتیان لە سەرتاسەری هەرێمی کوردستان ڕویان لە مزگەوتەکان کرد و نوێژی جەژنیان بە کۆمەڵ ئەنجامدا. مامۆسایانی ئاینی لە وتاری جەژندا جگەلەوەی جەختیان لە زیادکردنی پەیوەندی کۆمەڵایەتەکان کرد هاوکات تشکیان خستە سەر دۆخی کۆمەڵایەتی و ئابووری و سیاسی هەرێمی کوردستان و دوعای ئەویان کرد تەمی ڕەشی داعش و کۆی قەیرانەکانی تر لەسەر هەرێمی کوردستان لابچێت. هاوکات داواشیان لەلایەنە سیاسەکان کرد بەخۆیاندا بچنەوە لەگەڵ گەلەکانیاندا و لە هەمان کاتە بیر لە گەلەکان بکەنەوە و ئەم جەژنە بکەنە وێزگەی ئاشتی بوون و هەنگاونان بەرەو چارەسەری کێشەکان. هەردوای تەواوبوونی نوێژی جەژن وەکو نەریتی کوردەواری هاوڵاتیان نانی جەژنیان خوارد و ڕویان کردە مامەڵەکردنی یەکتر بۆ گەردن ئازایی. بەڵێ بەڕێزان ڕامیار گەڕایەوە سەر هێڵی تەلەفۆن لە کۆی ئازیزەوە لەگەڵبانە ببوورە ڕامیار. بەڵێ باسی ئەوەمان کرد کە قەیرانێک هەیە گوێبیستی منی ڕامیار بەڵێ کەوا قەیرانێکی دارایی و قەیرانی سیاسی لە هەرێمی کوردستان کاریگەری هەبووە لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تایبەت لەسەر کۆیە لە یەکەم ڕۆژی جەژندا. فەرموو بەردەوام بە. بەڵێ هەروەکو باسم کرد پێشووتر ئەم قەیرانە داراییە کاریگەریەکی خراپی کردوتە سەر خەڵک بە بەراورد لەگەڵ جەژنەکانی ترە ئەوە بە ئاشکرا بیندرێکە خەڵک ینی جۆرە لە غەمگیری و غەمگەینی پێوە دیارە لەبەر ئەوەی جەژنەکانی تر ئەگەر بێت و سەیرمان کردا ئەبینین خەڵک بە شێوەیەکی گەرم و گۆرتر هاتوشوی یەکتیە کرد و سەردانی یەکتریانە کرد. بەڵام وا دیارە ئەم جەژنە قەیرانی دارایی و بڵێن ڕێک نەکەوتنی حیزبەکان وای کردووە کە سادیەک بە جەژنەوە دیار بێت. بڵێ دام و دەستگا ئەمنیەکان لەگەڵ بەڕێبەراتی هاتوچۆی کۆیە و سەرجەم ئەو فەرمانگە خزمەت گوزاریانە چۆن خۆیان ئامادە کردووە بۆ یەکەم ڕۆژی جەژن؟ من پێشتر لەگەڵ بەڕێبەری پۆلیسی کۆیە هەروەها هاتوچۆ قسەم کردووە کە ئامادەکاریان کردووە بۆ پاراستنی هاوڵاتیان لەم ڕۆژەدا وەکو ئاگداریشین لە هەفتەی ڕابردووە چەندین حاڵەتی کوشتن لە کۆیە ڕوویداکە ئەمە نیگەرانی زۆر لە ناو هاوڵاتیانە دروستکرد. بۆیە ئامادەکاری باش کرابوو لەلایەن بەڕێبەرایەتی پۆلیس و هەروەها هاتوچۆشەوە. بەڵێ ڕامیار گوێبیستی منی ئەگەر باسی ئەوە بکەین پلەی گەرما و کەش و هەوای کۆیە چۆنە؟ لە ئێستا پلەی گەرمی لە کۆیە نزیکەی 43 بەسەر پلەی گەرمی پەرزە. ئەمەش هۆکارێکە بۆ یعنی خەڵک کەمتر سەردان یەکتر بکەن و بشتە دەرەوە. لەبەرەوەی پلەی گەرما کاریگەریەکی بڵێن هەبووە لەسەرەوەی کە خەڵک کەمتر بشتە دەرەوە لەوانەیە لە کاتەکانی ترە سەردان یەکتر بکەن.
بەڵێ زۆر سپاس بۆ ڕامیار پێم نێرمان لە شاریکۆ ڕاستەوخۆ لەگەڵمانە بوو سپاس بۆ زانیارەکانت. لەگەڵ دەستپێکی یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆزدا بۆ بەجێگەاندنی پەرستەکانی جەژنی ڕەمەزان مسلمانان ڕوو لە مزگەوتەکان دەکەن و دوای ئەنجامدانی نوێژی جەژن مسلمانان پیرۆزبایی لە یەکتر دەکەن و بۆ تەواوبوونیان لە پەرستەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان مامۆسایانی ئاینی و هاوڵاتیانیش داوا لە دەسەڵاتداران و سیاسەتمەدان دەکەن ئەم جەژنە بکەنە جەژنی ئاشتەوایی و ناکۆشیەکانیان وەلا بدەن و کۆتایی بە قەیرانەکان بهێنن. ڕێوڕسمەکانی موسڵمانان لە دوای بەڕۆژبوونیان لە مانگی پیرۆزی ڕەمەزان شاری هەولێر وەک شارەکان و شارۆچکانی دیکەی هەرێمی کوردستان مەراسیمی تایبەتی جژنی یەکەم ڕۆژی جژنی ڕەمەزانیان بەڕێکرد. فەرموون بینەری ئەم ڕاپۆرتە دەبین کە پەیامنێرمان لە شاری هەولێرەوە بۆی ئامادە کردوین.
هاوڵاتیانی پارێزگای کەرکووک جژنی ئەمساڵ لە سایی پارێزگاری هێزەکانی پێشمەرگە بەڕێ دەکات. هاوکات هێزەکانی ئاسایشی کەرکووکیش گرتنی باندێکی نۆکەسی ڕاگەیان کە بەنیاز بوون تەقینەوە لە مزگەوتەکانی شارەکە ئەنجام بدەن. بەیانی ئەمڕۆ هاوڵاتیانی شاری کەرکووک وەکو باقی هاوڵاتیانی تری هەرێمی کوردستان ڕویان لە مزگەوتەکان کرد و دواتری جژنی ڕەمەزانیان لە یەکتر پیرۆز کرد. لەلایەکی ترەوە هێزەکانی پێشمەرگە لە بەرەکانی شەڕ لەگەڵ ئێشگرتن بۆ پاراستنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و کەرکووک جەژنە پیرۆزیان لە یەکتر کرد. لەلایەکی ترەوە شەوی ڕابردوو هێزەکانی یاسایشی کەرکووک لە هەڵمەتێکدا باندێکی نۆکەسی داعشیان دەستگیر کرد کە نیازیان وابووە ئەمڕۆ لە مزگەوتەکانی شاری کەرکووک کردەوەی خۆکوژی لە ڕۆژانی جەژندا ئەنجام بدەن، بەڵام پێشەوەی کردەوەکانیان ئەنجام بدەن دەستگیر کراون. بەپێی ڕاگەاندراوی یاسایشی پاش لێکۆڵینەوە دانپێدانانی ئەو گروپە دەرکەوتووە سەرجەمیان سەر بە گروپی چەکدارانی داعش بوون. لە قەزای سۆرانیش هاوشێوەی شار و شارۆچەکانی تری هەرێمی کوردستان هاوڵاتیان بە گەرم و گوڕیەوە پێشوازیان لە جەژنی پیرۆزی ڕەمەزان کرد. هاوکات جەختیان لەسەر نەریتە ئاینی و کوردەوارەکانەوە کردەوە. چەمچەماڵ جەژنێکی گەرم و گۆڕ بەڕێ دەکات و هاوڵاتیانیشی وایان وایە ئەم جەژنە بێتە مای خۆشی و کۆتایی هێنان بە قەیرانەکان.
مسلمانانی کوردستان دەکەن و بە تایبەتی خانەوادەی شەهیدەکانی ئەنفاکرانەکانی پێشمەرگەکان داواکانی ڕەپای گەورە شەهیدەکانمان بە باشتی گەورە شاد بکات شفاز بۆ بریندارەکانمان بدات هەروەها داواکانی ڕەپای گەورە ئەم قایرانمان تێپەرێزان کەش بە ئاسوودەی بژێت و خەڵک بە ئازادی بژێ و خەڵکیش لە خۆڕایی نەگیرێ و تومە بۆ خەڵکی دەست نەکرێ و هیوادار ئەم قەیران تێپەڕێن و خێر و خۆشی بێن و کوردستانان بۆلان باتکەن یعنی کردنی بە هەموو مسلمانان لە جیهاندا و مسلمانان بەزمانان مسلمانان بەرەکەت و خۆشی یا مسلمانان مسلمانان داکەن دەخی ئەو وەردا نەزانین جەزیران لە رمەزانی پیرۆزیاندا خەڵکی کوردستان مەتابەتی شانسی سوورین سەکێن میادان ئەمجا سەبێت ئەمای تێبەڕین دەبی پەیوەندیان کوردستان لە پێوەستە مەکرێتی مسلمانان ئەوەی باسپاسەوە لەگەڵ هاوکارانم هەواڵەکانمان پێشکەشکردن پاشکەمێکی تریژ بچینە لای گۆران بۆ پێشکەشکردنی هەواڵە وەرزشەکان خۆتان لەگەڵ